بەم ڕێگایەدا ڕۆژانە سەدان ئۆتۆمبیل هاتوچۆکات چونکە بەغدا و کەرکووک و هەولێر و ناوچەی گەرمیانیش بەیەکەوە ئەبەستێتەوە. لە دوای 2003ەوە هێزەکانی پێشمەرگە و پۆلیسی ئامادەی گەرمیان لە هەر هەڕەشەیەکی تێرۆریستی پاراستویانە. لەم دۆخەشدا چەکدارەکانی داعش مەرامی کۆنتڕۆڵکردنیان هەیە و هەوڵیشی بۆ ئەدەن بەڵام بۆیان نەکراوە. ئەمان ئەو هەلان قۆستۆ کە ئەلەسات ڕبایەکانی ئێمە مەسافەی بینی زۆرە تۆزێت کە خۆریش ئاوا بوو ئەلەسات ئێمە بێ ئاگان لە وەزعەکە ئەوان لەم بۆشایانەوە خۆیان بگەن نەجاتەکە بەڵام ئەوان نانزانن ئەوان تەسەوەر نەکرد ئێمە ئاوهالیان تێنە دەست و ئاوا شپرزیانەکەین و ئێمە میلەتەکەی قەومەکەی خۆمان کەس و کاری خۆمان دڵنیاگەن و ئێمە قەت کۆڵ نادەین. ئەم ڕێگایە ڕێگایەکی استراتیژیە لە بینی کفریە و لە بینی دووزە بەتاکیدم شەو لە سێ قۆڵەوە تیرۆریستانی داعش هێرشیان کردە سەرمان بەڵام ئێمەش بە توندی ڕەتماندانەوە و خەیاڵیان خاوە ئەوان بە حەیاتی ناتوانین هیچ شوێنێکی ئەم کوردستانە بگرن. زیاتر لە جارێکە داعش ویستویەتی کۆنتڕۆڵی ئەو ڕێگایە بکات. لە پەلامارەکەی شەوی ڕابردووشاندا شۆفێری بارهەڵگرێکیان بریندار کردووە بەڵام پۆلیسی ئامادە و پێشمەرگە لێیان هاتوونەتە دەست و تێکیان شکاندون. بەهۆی هێزەکانی پێشمەرگەوە بە ئارامی بەم ڕێگایەدا هاتوچۆ ئەکەین و داعشمان نەدیوە تا ئێستا. لەخوا بەزیاد بێت پێشمەرگە ناوچەکەی بۆ پاراستوین. پێشمەرگە لەسەر سەرمانە سوپایەکی ڕێک و پێکن و تەنها پاراستنی ئارامی ناوچەکەیان لەبەرچاوە و هیچ جیاوازیەکیش ناکەن. بە پێی زانیاریەکانی کورتسات نیوز چەکدارەکانی داعش لە دێهاتەکانی ئیلیاسات و حەفریە و لقومەوە پلان بۆ کردەوەی تێرۆریستی لە سنوورەکە و پەلاماردانی ئەو ڕێگایە و ڕەبایەکانی پێشمەرگە ئەدەن. لە شەڕەکەی شەوی ڕابردووشیاندا هەر ئەو مەرامەیان هەبووە بەڵام تێک شکێنراون و کوژرا و برینداریشان هەبووە. ئەم ڕەبایەیە کە ئێمە لێی وەستاوین یەکێکە لەو قۆڵانەی کە چەکدارەکانی داعش شەوی ڕابردوو پەلاماریاندا بەو مەرامەی دەست بەسەر ئەو ڕێگا استراتیجیە بگرن بەڵام پێشمەرگە تێکی شکاندن